هەڵبەسوان و چیرۆگنووز جوبران خەلیل جوبران دەڵێت شیرینی هاوڕێتی لەوەدایە پێکەوە پێدەکەنین و چێژی خۆشی و شادیەکان پێکەوە هاوبەشی دەکەین چونکە لە شەونمی شتە بچووکەکاندا دڵ کازیەوەی خۆی دەدۆزێتەوە و دەبوژێتەوە. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایڵەی داهێنانتان لێبێت. فیلمێکی جاستن ترید لە ئاهەنگی خەڵاتی فیلمی ئەوروپیدا خەڵاتی باشترین فیلم و دەرهێنەر و سیناریۆی بەدەستهێنا. ئاکتەر ساندرا هۆلەر خەڵاتی ئەکتەری ئەوروپی بەدەستهێنا، هەروە فیلمەکە خەڵاتی باشترین مونتاژ و خەڵاتی فیلمی زانکۆیی ئەوروپایی بەدەستهێنا و چەند ئەکتەر و دەنهێنەرێکی دیکەش خەڵات کران. سینەماکاری هەنگاری بێلاتار خەڵاتێکی تایبەتی پێبەخشرا کە لەلایەن سەرۆکی ئەکادیمیە و دەستەی کارگێڕیەوە هەڵبژێردرا بوو بۆی کارەکانی لە بواری فیلمدا. خەڵاتی ئەکتەری ئەوروپی بەخشرایە مادس میکلسن بەهۆی ڕۆڵی لە فیلمی زەوی بەڵێندرا و نیکۆلا ئارسێلۆ. خەڵاتی داهێنان بە درێژایی تەمەن لە خەڵاتی فیلمی ئەوروپی EFA بەخشرایە ئەکتەری بەریتانی ڤەنیسیا ڕێدگرێف. ئەو ئەکتەرە لە مەراسیمەکەدا ئامادە نەبوو بۆ وەرگرتنی ئەو ڕێزلێنانە. سینەماکاری هەنگاری بێلاتار خەڵاتێکی تایبەتی پێبەخشرا کە لەلایەن سەرۆکی ئەکادیمیە و دەستەی کارگێڕیەوە هەڵبژێردرا بوو بۆی کارەکانی لە بواری فیلمدا. لە شاری ستۆکهۆڵم بەڕێوەبەری کارگێڕی بازاری کار بووە لە کۆمپانیای جۆبتۆرک لە ستۆکهۆڵم کار دەکات بۆ دۆزینەوەی هەلی کاری گونجاو بۆ خەڵک. وانەبێژە لە ئەنجومەنی ڕۆشنبیری سندوقی نووسەرانی سوید و خزمەتگوزاری کتێبخانە هاوکات هەڵسەنگاندن بۆ ئەو کتێبانە دەکات کە دەگاتە وڵاتی سوید وەک ڕۆژنامەوان لە نۆرۆس تیڤی و میزۆپۆتامیا تیڤی کاری کردووە. لە زانکۆی ئەکستەر 1 ساڵ خوێندنی دکتۆراکەی تەواو کردووە و زانستە مرۆیەکانی خوێندووە و بڕوانامەی ماستەری بەدەستهێنا و پسپۆڕی زانستە مرۆییەکانە. لە زانکۆی ئۆپساڵاش بەکارهێنەری لە فەلسەفە و زانستە مرۆیەکاندا بەدەستهێناوە. شارەزایەکی بەتوانایە لە زمانی سویدی و ئینگلیزی و فارسی و عەرەبی و کوردیدا. ئێستاش تیشکە مەرەسە میوانی زایڵی داهێنانی دەنگی ئەمریکایە. تیشکام کاتت باش. ئەو کاتە باش. زۆر سپاس دەکەم. تیشکە ئەمەوێ سەرەتا لە یەکێک لەو ئیشانەتەوە دەست پێ بکەم کە ئیشێکی زۆر گرنگە سەرپەرشتیکردنی مناڵانی بێسەرپەرشت یان ئیشکردن لە بواری مناڵانی بێسەرپەرشت لە سویددا. ئەم کارە هاوکات ئەم خولیایە ئەم خەمە گەورەیە چۆن تۆی پەرکێش کرد بۆ ئیشێکی لەو جۆرە لەگەڵ حکوومەتی سویدیا؟ زۆر سپاس بۆ ڕاستی من بە خۆم منداڵێکم هەبوو وازم بۆ ئەوەی کەشکارم لێرە لە ستۆکۆم ژیان بکەم و منداڵەکەم گەورەکەم دیتم ئینەرژێکی زیاترم هەیە بۆ منداڵانەی کە زیاد سەرپەرشتیان هەیە و لە ڕێگای قانونی و حەقیان نییە سەرپەرشتی منداڵەکانیان بکەن یا منداڵانەی بەتەنیا دێنە سوید بەتایبەت ستۆکۆم من ببمە سەرپەرشتی ڕسمیان بۆ پاراستنی مافەکانیان. کاتێک تۆ دەبێت سەرپەرشتی ڕسمی لە ڕێگای دادگاوە ئەمە دەکرێت دادگا بڕیار دەدات تۆ سەرپەرشتی تر هەر کەیسەوەی تر هەر جارە و کەیسێکە و دادگا بڕیار دەدا تۆ ئیشی تۆوەیە کە مافی ئەو منداڵانە بەرامبەر بەدام و دەستگای دەوڵەت و بەرامبەر هەموو ئەو شوێنانەی کە پەیوەندیان هەیە بەو منداڵەوە بپارێزی و ئەو شوێنێک کە بۆ نمونە لی دەمێنێتەوە خانەی بڵێن بێسەرپەرشتان بێ یاخۆ لە لای کەسێک ئەوانەکە پێیان دەڵێن دایک و باوکی پەروەردەکەر ئیتر تۆ هەموو مافەکانی منداڵ دەپارێزی و من ژن و منداڵ و پیر سێ کوچکەی خەیاڵی من بۆ بۆی بتوانم ئەگەر شتێکم لە دەست پێ بیکەم و لە ستۆکۆڵم یا لە سوید ئەم پرۆژانە زۆر زۆرن و مرۆڤ بتوانێت هاوکاری خۆی ئینەرژی خۆی سەرف بکات بۆ خزمەتکردن و پاراستنی مافی
منداڵان. بەڵێ بە دڵنیاییەوە تێشکەخان هەڵبەت یەکێک لەو پرۆژانەی کە کاری لەسەرەکەیت و پەیوەندیکی ڕاستەوخۆشی هەیە بە حکوومەتی سویدیە و بریتە لە هەڵسەنگاندنی ئەو کتێبانەی بە تایبەتی لە فارسی و لە عەرەبی و لە کوردی کە گاتە سوید و بەر لەوە ئەبێ بگاتە دەستی ئێوەش بۆ ئەوەی هەڵسەنگاندنی بۆ بکەن. ئەم پرۆسەیە ڕەنگە لە زۆر وڵاتە ئەم پرۆسەیە نەبێت تەنها بینێرن و وەکو دیاری بڕوە، بەڵام ئەمە چەند گرنگە و بۆچی ئەم پرۆسەیە ئەبێ هەڵسەنگاندنێکی بۆ بکرێ و چەند گرنگە ئەو کتێبانەشی کە ئەچێتە ناو کتێبخانەی وڵاتی سویدەوە؟ بەڵێ دام و دەستگای سوید کۆمەڵێک دام و دەستگای من ئەوانەی کە ئیشیان لەگەڵ دەکەم چگە لە کارسەرێک خۆم کۆمەڵێک دام و دەستگان کە بڵێن کتێبخانەی دەوڵەتیە و بەشی هاوکاری مادی حکوومەتە بۆ ئەو نووسرانەی کە کاری داهێنا دەکەن، ڕۆمان دەنووسن، دەتوانێت بیرەوەرە بێ هەرچی بێ، ساڵانە مەبلەغێک پارە هەیە بۆ ئەوەی هانیان جۆرە کتێبانە بدەن. من بۆ یەکێک لەو کەسانە بۆ کۆمەڵک کەسی کەش بە دڵنیاییەوە هەیە چکاتێت کتێبێک کە دێت بە چەند کەسدا تێدەپەڕێت تۆ بڕیار دەدەیت کە ئەمە ئایا هاوکاری دەوڵەت وەربگرێ یان نابۆچی وەربگرێ دەبێت ئارگومنت بێنەوە و دەبێت پشتڕاستی بکەوە. لە بەرەوشی من بوارەکەم ئەدەبیاتەوە خوێندومە زۆر بۆم گرنگە لەو بوارەدانە بڕێم و زۆرش بۆم گرنگە بەتایبەت دیارە عەرەبی دەمەوێت بڵێم من لەسەر کتێبی کوردی سۆرانی کرمانجی و فارسی کار دەکەم. زۆر مهمە کە ئەم شتانە دێنە ناو ئەو کتێبانە دێنە ناو کتێبخانەی سوید، ئەمانە هاوکارێک بن بۆ هاوڵاتیانی سویدی کە ئەگەر کورد بێ فارس بێ هەر نەتوێکی بێ ببێتە خۆراکێکی فکری بۆ هاوڵاتیانی سوید لە وڵاتە. بۆ من خۆ بەتاکردنەوەیەکی فکری باشە لە کۆمەلگای کوردی زۆر لە بەژەدا براون لەو ڕێگاوە دەتوانم خزمەتێکی زۆر بچووکیش بێ هەرچەند لەگەڵ دەوڵەتی خۆمانەی سویدا، بەڵام پێمان خزمەتێک دەکات بە کتێبخانەی کوردی بە ژێرخانی فەرهەنگی کوردی و زۆر کوردی لەسەر دەکات. بەڵێ بە دڵنیاییەوە هەڵبەت یەک بابەتی زۆر گرنگ کە وروژانت لەلام ماوەیەک لەمەوە بەر کە قسەمان کرد سەبارەت بە لێکۆڵینەوەیەکی تۆیە لەسەر پێرفۆرمانسی شۆڕشی ژینە ژن ژیان ئازادی کە شێوازێکی زۆر جیاواز لە شۆڕش شێوازێکی زۆر جیاواز لە بەرەنگاربوونەوەی ستەمکاری هاتە ئاراوە کە بێوێنە بوو لە جیهانە. ئەمە چۆن ئەم گەڵاڵەیە لە لای تۆ بووە لێکۆڵینەوە بووە تێفکرین و تێڕوانینی تۆ کە بەڕاستی شتێکی ناوەز و جیاواز بوو؟ ڕاستەکەی لە تیۆریەکانی زۆر سوپات لەرا لەسەر سیستەمی جەندەر چۆن لە ناو ڕۆمان لە ناو ژیانی ڕۆژاندا لە ناو سیاست لە ناو دینەکان لە هەر شوێنێکی کە زانی جەندەر سیستەم هەیە تر هەموو هەر شوێنێک بنەوەری لێە جەندەر سیستەمی لێ لەوێ ئەو باسی تیۆری پەرفۆرمانس دەکات لەوەی کە ئێمە چۆن ڕۆژانە لە هەموو زانستەکاندا بەردەوام ئەم ڕۆڵانە بەرهەم دێنەوە ڕۆلی پیاوەتی ڕۆلی ژینەتی چۆن دەتوانێت من ژین بم چۆن دەتوانێت تۆ پیاوی لە کۆمەلگا و کۆنتێکستی جیاوازدا لە کۆمەلگای مۆدرن تا کۆمەلگای زۆر سەرەتایی ئەمانە هەیە ئەم سیستەمە هەیە ئاستەکەی ئەوەی ژینێتی چۆن و پیاوەتی چۆن و دەگۆڕێ بە پێی کۆمەلگاکان بەڵام لە هەموو کۆمەلگایەکدا هەیە. من کە ئۆبسەرڤیشنم دەکریا چاوەدێری بژوتنەوەی ژیان ئازادی ژینە ئەمینیم دەکرد شتێکی کە زۆر سەرنجڕاکێش بوو بۆ من ئەوەندە زۆر ئاگام لە بزوتنەوەی بەهاری عەرەبی و بەتایبەت و بزوتنەوەی جنبشی سەوزی ئێران زۆر بوو، بەڵام ئەوەندەی کە توانم بۆم ئاگام لێبێ ئەو ساڵانێک ئەم دوو بزوتنەوە بزوتنەوەیکی تەواو سیاسی پیاوانە بوون بە گشتی. بزوتنەوەی ژینە ئەمێنیە ژیان ئازادی بزوتنەوەی بوو پەرفۆرمانسی هێنایە ناو ئەدای سیاسی و جەندەری پلاتفۆرمی کوردیەوە کە پێشتر ئەمە نەبوو، هەر کوردی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان نەبوو و من بەڕاستی لە کۆنێکی زۆرم نەکردو، بەڵام کە چوون و کۆنفرانسای تەرکیزی من فۆکوسی من لەسەرەوە بوو کە چی ڕوودەدا لەم بزوتنەوەی ژینە ئەمینیدا چی ڕوویدا پێرفۆرمانسی جەستەیی پێرفۆرمانسی زۆری داهێنانی ئارت بۆ پێرفۆرمانسی جەستەیی هاتە پێشەوە لەبەرەوەی لەناو جەندەر سیستەمدا لەسەر بنەمای جەستەیە بڕیار دەدەن پیاو چۆن ڕەفتارکە و ژن چۆن ڕەفتارکە ئەمان زۆر بە ئاگاییە و بیا بە نەئاگاییە و ئەمەیان تێکشکان و لەبەرەوەی ترانسەکان و هۆمۆکان و لێسبیانەکان و وانش بوونە
يعني بوو بلنگوی ئەوانش ژنجیان ئازادی و پێرفۆرمانسی تێدا بوو و هەموو مەسلەی کۆدیەوەی من چۆن دەبێ وەک ژن بم و ئەوی تر چۆن دەبێ وەکو پیاو بێ لەناو ئەم پێرفۆرمانسەدایە هەموو ئەم چی توێژانەی کە تا ئەو کات لە کۆمەلگای زۆر پاتریارکاڵی کە لە هەموو دنیادا تقریبا پاتریارکال و کاپیتالیستیە ئەو گروپانە حەقیان نەبوو باسی خۆیان بکەن لەوێ هاتنە دەرێ بۆیە پێرفۆرمانسیش هەنگاوی سەرەکیە کە تۆ بە ڕێگای جەستەوە بڕیار دەدەی کە من چەند ئازادم مایا من کوڕمایە من کچم جەستم دەبێت خود بێ چەند ڕوون نەبێت ئەمە یەکێک لە خاڵە زۆر تایبەتەکانی بزوتنەوەی ژنجیان ئازادی بوو تا ئێستاش من لە هەر کارێکدا تەنانەت لە کۆمەڵە گروپمانەی ئیشیان کردبوو لەسەر ژنجیان ئازادی دەنگ هەبووە و دەنگانەش پێرفۆرمانس بوون. بەڵێ زۆر سپاس دەکەم هەڵبەت ئەم بابەتە زۆر ئاوە کێشێ و زۆر گفتوگۆی بەڕاستی ڕژدی لەسەرکرێ هەڵبەت بەرنامەکەمان زۆر کورتە بەڵام بە دڵنیاییەوە ئێمە دەرگا لەو بابەتاکەینەوە و بابەتی زۆر گرنگی تریش تۆ وەکو خوێنەرێکی جددی و لێکۆڵەرەوەیکی ڕخنە ئامێز لە بواری ئەدەبیدا کارەکەیت و ئەو بابەتە بەجێ هێڵین بۆ کاتێکی دیکە چکە زۆر گرنگە بەلامەوە چکە تێڕوانینی تۆ لەسەر بەختیار عەلی و لەسەر زۆرێک لە نووسەرانی ئێمە وەکو ئیسماعیل حەمەئەمین و عەتا مەحەمەد و چیرۆکنووس و ڕۆمانووسەکان تێڕوانینی جیاوازە و لێکۆڵینەوەی ڕخنەیت هەیە. زۆر سپاست ئەەکەم بۆ ئەو کاتی پێت بەخشین بۆ زایڵی داهێنانیندەی ئەمریکا. سپاس بۆ ئێوەش بن سپاس کە هەم. دروشمی ژن ئازادی لە کوردستانەوە دەستی پێکرد و هەموو جیهانی گرتەوە. سەدان ژن لە ئێراندا دەستگیر کران. دەنگی خەباتی ژنان لە وڵاتەدا بەرامبەر ستەم و نادات پەروەری و نەبوونی ئازادی لە زیندانەکانەوە گەیشتە هەموو جیهان. نێرگز محەممەدی 19هەمین ژنە کە خەڵاتی نۆبڵی ئاشتی بەدەستهێناوە. ئەمە پێنجەم جارە لە مێژووی 122 ساڵەی خەڵاتەکاندا کە خەڵاتی ئاشتی دەدرێتە کەسێک کە لە زینداندایە یان دەست بەسەرە. کوڕوکچی چالاکوانی زیندانی کراوی ئێرانی نەرگس محەممەدی ئەم هەفتەیە لە مراسمێکدا لە پایتەختی نەرویج خەڵاتی نۆبلی ئاشتی ئەم ساڵیان لە بریدایکیان وەرگرت. نەرگس محەممەدی بە بانگەشەکردن بۆ مافەکانی ژنان و دیموکراسی لە وڵاتەکەیدا ناوبانگی دەرکردووە. هاوکات لە پێناو بەرەنگاربوونەوەی سزای لە سێدارەدان لە تێکۆشاندایە. خەڵاتی نۆبلی ئاشتی بۆ ساڵی 2023 پێشکەش بە نەرگس محەممەدی کرا بەهۆی خەباتی بوێرانەی لە پێناو ئازادی و مافەکانی مرۆڤ لە ماوەی 30 ساڵدا و ڕێبەرایەتکردنی شەپۆلی ناڕزایەتی ژنان لە سەرانسەری ئێران. خەڵاتی ئاشتی ئەمساڵ دان بەو ژنە بوێرانە دادەنێت کە لە ئێران و لە سەرانسەری جیهاندا خەبات دەکەن بۆ مافە سەرەتاییەکانی مرۆڤ و بۆ کۆتایی هێنان بە جیاکاری و نایەکسانی دژبەژنان. نەرگس محەممەدی تەمەن 51 ساڵ لە مانگی دەی ڕابردوودا خەڵاتی نۆبڵی ئاشتی ساڵی 2023 پێبەخشرا بەهۆی چالاکیەکانی دەیان ساڵەی لە پێناو ئازادی ژنان و دموکراسیدا. سەرباری ئەوەی چەندین جار لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە دەستگیرکراوە و چەندین ساڵ زیندانیکردن هاوکات لە ئیستاژ لە زیندانێکی تاران زیندانی کراوە. بە ئامادەبوونی شاهرالد و شاژنی نەرویژ و شاژن سۆنیا و کەسایەتیە باڵەکانی دیکە برێت ڕز ئەندەرسۆن سەرۆکی لێژنەی نۆبڵی نەروێژ ئاماژەی کرد بە خەباتی تەواوی ژیانی نەرگس محەممەدی لە پێناو پشتیوانی لە مافەکانی مرۆڤ و کۆمەڵگەی مەدەنی. ئەمڕۆ لەلایەن منداڵەکانیەوە بە وێنەیە کە لە پشت کورسیە بەتاڵەکەوەی لەسەر شانۆ دانراوە نوێنەرایەتی دەکرێت. ئەو داوای لێکردوین ئەم وێنە تایبەتە بەکاربێنین کە گوزارش لەوە دەکات کە چۆن دەیەوێت بژی. عەلی و کیانە ڕەحمانی دوو منداڵی دوانەی نەرگسن کە تەمەنیان 17 ساڵە و لەگەڵ باوکیان لە پاریس لە تاراوگە دەژین لە هۆڵی شارەوانی ئۆسلۆ خەڵاتە بەناوبانگەکەیان پێبەخشرا. دوای ئەوەش بە ناوی دایکیانەوە وتەکەیان پێشکەش کرد. لە وتارەکەیدا منداڵەکانی نەرگس محەممەدی هەردووکیان نیگەرانی خۆیان دەربڕی سەبارەت بە ئەوەی دایکیان ڕێگەی پێنەدراوە لە ئۆسلۆ ئامادە بێ. عەلی ڕەحمانی کوڕی نەرگس دەڵێ دایکی بەجەستە لە زینداندایە بەڵام قەڵەم و بیرکردنەوەکانی دیوارەکانی زیندانی بڕیوە و گەیشتووەتە ئێمە.
leur conscience historique. گەلی ئێران بە خۆراگری شکست بە ستەمکاری دەهێنێت. گومانتان نەبێت بە دڵنیاییەوە وا دەبێت شانبەشانی ژن و پیاوە خۆراگر و بوێرەکانی ئێران دەست ڕادەکێشن بۆ هەموو ئەو هێز و بزوتنەوە و تاکانی کە سنگ دەخەنە سەر ئاشتی پەیامی جیهانی ئاشتیخوازی مافەکانی مرۆڤ و دیموکراسی. دڵنیام ڕووناکی ئازادی و دادپەروەری لەسەر خاکی ئێران دەدرەوشێتەوە. سرودی سەرکەوتنی گەل لەسەر شەقامەکانی ئێران لە سەرانسەری جیهاندا دەنگ دەداتەوە. نەرگس محەممەدی 19هەمین ژنە کە خەڵاتی نۆبێلی ئاشتی بەدەستهێناوە و دوو هەم ژنی ئێرانیشە دوای ئەوەی شیرین عەبادی چالاکوانی مافی مرۆڤ لە ساڵی 2003 خەڵاتەکەی بەدەستهێنا. ئەمە پێنجەمین جارە لە مێژووی 122 ساڵەی خەڵاتەکاندا کە خەڵاتی ئاشتی دەدرێتە کەسێک کە لە زینداندایە یان دەست بەسەرە. بڕیارە درەنگانێکی ڕۆژی یەکشەمە لە ستۆکهۆلم خەڵاتەکانی دیکەی نۆبێل لە مەراسمێکی جیادا دابەش بکرێن. لە ژاپۆنەوە فیلمێکی ئەنیمەیشن دەبێتە یەکێک لە فیلمە پڕفرۆشەکان لە سینەماکانی ئەمریکادا. دەرهێنەر و کارامەی ئەنیمەیشن هایاو میازاکی دەیان ساڵە لەو بوارەدا کار دەکات. ئێستا تەمەنی 82 ساڵە، بەڵام نەوەی نوێ لە جیهاندا تامەزرۆی فلیمەکانی ئەون. بۆ یەکەم جار لە ژیانی هونەری دەیان ساڵەی هایاو میازاکی دەرهێنەری کارامەی ئەنیمەیشنی ژاپۆنی تەمەن 82 ساڵ لە فرۆشتنی بلیت لە سینەماکانی ئەمریکا پلەی یەکەمی بەدەستێنا بەپێی خەمڵاندنی ستۆدیۆکان. بۆ یەکەم جار فرۆشتنی بلیتەکان دوایین فیلمی ئەفسوناوی میازاکی با ناوی The Boy and the Heron گەیشتە 12.8 ملیۆن دۆلار. The Boy and the Heron فەنتازیا ئەنیمەیشنە چاوەڕوانکراوەکانی دەرێنەری فلیمەکانی ئەوەی سپیرتد هەروەها My Neighbor Totoro و ئەنیمەیشنە کلاسیکەکانی دیکە تەنها سێم ئەنیمەیشنە کە تا ئێستا لە پێشەنگی ئۆفیسەکانی فرۆشتنی بلیت بن لە سینەماکانی ئەمریکا و کەنەدا و یەکەم ئەنیمەیشنی ئۆریژناڵە کە ئەو کارەی کردووە. ئەم فلیمە کە بە هەر هێرن پێشتر 56 ملیۆن دۆلاری لە ژاپۆن بەدەستهێنا بوو. فیلمی سەرەکی هەفتەی ڕابردوو بە ناوی ڕێنیسانس فیلمی بیانسەیە لە دووەم کۆتایی هەفتەی خۆیدا بە شێوەیەکی بەرچاو دابەزی. فیلمی کۆنسێرتەکە دووەم فیلمی ئەستەرەی پۆپە کە لەلایەن سینەماکانی AMC نمایش کرا. دوای فیلمی The Eras Tory Taylor Swift لە دووەم کۆتایی هەفتەدا 5 ملیۆن دۆلاری کۆکردەوە کە بە ڕێژەی لە 176 دابەزینی بەخۆیەوە بینی بە بەراورد لەگەڵ 21 ملیۆن دۆلاری سەرەتایی نمایشکردنەکەی. بازاری کریسمس لە زاگریب لە کرواتیا بۆتە ئەستێرەیەکی درەوشاوە و لە هەموو جیهانەوە گەشتیاران سەردانی دەکەن بۆ بینینی گڵۆپە درەو شاوەکان و سەرسوڕهێنەرەکان. کۆمەڵێک کۆشک یاریگای سەهۆڵی زەبەلاحی لێیە. هاوکات چەندین فیلم و ئیشی جوان لەوێ نمایش دەکرێت کە بۆتە بووکی ئەوروپا. ئاهەنگگێڕان دەستی پێکردەوە بازاری ساڵانی جەژنی کریسمس لە زاگرێب پێتەختی کرواتیا دەرگاکانی بەڕۆی خەڵکی ناوچەکە و گەشتیاراندا دەکاتەوە. بە کەشێکی دڵڕفێن و کۆمەڵی خواردەمەنی خۆشی تایبەت بە کریسمس بازارەکە بۆتە شوێنێک کە لە وەرزی جەژنەکاندا پێویستە سەردانی بکرێت. بازاری کریسمس لە زاگرێب دەکەوێتە ناو جەرگەی شارەکە و ئەزمونێکی ناوازە پێشکەش دەکات کە بۆتە دڵی وەرزەکە. واو زۆر شوێنێکی خۆشە، زۆر جوانە. ئەمە ئەزمونێکە کە پێشتر شتی وام نەبینیوە. من حەزم لە هەموو جۆرە خواردنە جیاوازەکانە، کڵێشە سازەکانیش دڵڕفێنن. کاتێک شەو هەموو شتەکانیان هەڵکرد زۆر سەرنجڕاکێش و جوان بوون. بازارەکە بەڕازانەوەی گڵۆپی درێژشاوە و دێکۆرە ڕەنگاوڕەنگەکان ڕاوزاوەتەوە و بۆنی شڕابی گەرم و کەستەنەی برژاو ئەو ناوەی تەنیوە. ئەوانەی سەردان دەکەن دەتوانن بەناو کۆشکە بێشمارەکانی بازارەکەدا بگەڕێن کە چەندین کاری دەزڕنجینی و خواردنی کڕواتی و دیاری پێشکەش دەکەن. هەرچەندە بازارێکی کریسمس لە شاری نیویۆرک هەیە، بەڵام بە تەواوەتی وەک بازارەکانی کریسمس نییە لە ئەوروپا. بۆ یەکەم جار کە لە ساڵی 2019دا سەردانی زاگرێبم کرد زۆر لام پەسەند بوو. شەیدای شوێنەکە بووم، شەیدای خەڵکەکە و کللتورەکە بووم. ئەم ساڵیش دەرفەتێکم بۆ ڕەخسا بێم بۆ ئێرە. بیرم کردەوتم کە خۆشە، چەندم حەز لەو شوێنەیە، بەڵام ئاخۆ دەبێت بە زستان چۆن بێت. پاشان دەستم بە ئەنجامدانی هەندێک گەڕان کرد و بۆم دەرکەوت لە کاتی بازاری کریسمسدا لێرە دەبم و زۆر بە پەرۆش بووم بۆ بینینی.
لەو بارەوە خوێندمەوە کە باشترین بازاری کریسمس لە زاگریبە. ئێستاش لێرە مودەستی پێکردو و شوێنێکی ئەفسوناویە هەر وەک چۆن باسییان لێوە دەکرد. خواردنە بەتامەکان بریتین لە خواردنە نێریتیەکانی کڕۆواتیا وەک سارما کە لە کاهوو دروستکراوە و فریتۆڵ سەمۆنی لە ڕۆندا سوورکراوە تا دەگاتە خواردنە بەتامە نێودەوڵەتیەکان وەک شیرەمەنی کرێپ و هاتدۆگ. حەزت لە چییە لێرە هەیە؟ جوانە، من تەنها بەو ناوە داگەڕام و هەموو کۆشکە جیاوازەکانم بینی. بەڕاستی خواردن و خواردنەوەکان نایە بۆ سەرنجڕاکێشن. بۆیە پێم وایە ئەم بازاری کریسمسە شتێکی هاوچەرخانەیە. ئیستا بۆم دەرکەوت کە بۆچی ئەوەندە خەڵاتی بەدەستهێناوە. یەکێک لە گرنگترین شتەکانی بازارەکە پارکی خلیچێنەی سەرسەهۆڵە کە سەردانیکەران دەتوانن کەوشی تایبەت لە پێ بکەن و خلیچێنە بکەن. پارکەکە یاریگەیەکی گەورەی سەهۆڵی تێدایە کە بە دێکۆراتی جەژنانە دەورە دراوە. کەشێکی ئەفسوناوی بۆ منداڵان و گەورەکان دروست کردووە. کچێکی تەمەن 12 ساڵان خەڵکی شاری دێرکە لە ڕۆژاوا کیژۆڵەیەکی بەتوانایە دەنگێکی ناوازەی هەیە و گۆرانی دەڵێت هاوشانی هاوکارەکانی لە تیپی مۆزیکی ئاواشین بەردەوامە لە ڕاهێنان هیواخوازە لە داهاتوودا ببێتە هونەرمەندێکی بەناوبانگ. سۆرخوین کەچێکە کوردە بتەمەنی خۆ 12 ساڵیە بدەنگی خۆی خۆش و نازک لە هەرێما دێرکێ خۆدایە ناسکردن. ji ber ku ew ji malbateka evîndarê mûzîkê û hunerê ne wê jî berê xwe daye navenda hunerê li bajarê Dêrikê û dixwaze bibe hunermendeke mezin. Ji gundê Girkê hewlim ev 3 salê min e ez navenda çanda hunera Dîcle de ez ya Dêrikê ez kar dikim ez endamê koma avaşînim min divê pêşa rojê de ez çanda xwe folklorê xwe Kurdî pêş bixim û ez spasiya malbata xwe û mamosteyê xwe dikim ji ber ewaz gihandim evî Mîstava. Sorxîn û 5 hevalên xwe bi têkiliyeke xwert û piştgiriya navenda çand hunerê ya bajarê Dêrikê komeke stranan bi navê Koma Avaşîn ava kirine perwerdeyên xwe bi rengekî berdewam dibînin. خوین او جو کما آواشین ده دنگبیجنی او جو تنبوریت خن و ام هفته دروجا ام تیم بروواتی خود کن و ام خوازش همو زاروکار بیجن تبلی کما مبه و تبلی چند خوب بین و استران و چند خویا کردی پیش بخن. مامۆستەیە مۆزیکە دبینە گۆ کەسێن تەمەن بچووک ji kesên temen mezin zûtir fêr dibe. Herwiha hatina waya navenda çand û hunerê nahêle dengê wayê xweş wan dabibe. gelek saet xweş. Ji ber got Sorxwîn ji xwezayî de dengê wê xweş bû. Bi rastî berî 3 salan gava hate çandê û çand lê xwedan derket û alîkariyayê kirin karî fêrî ritmê bibe bi çawa dengê xwe karî bi ritmê re bikarbîne û ya herî giringtir nifş yan zarok ji piçûkaya xwe de gavatê çandê mejiyê wî vekirîtir ji van kesê mestir bêhtir karê hunerê bikarbîne û bêhtir kevê mejiyê wan de. û bi rastî jî em naxwazin piçûkên me bi çanda derdora me bandor bibin ji ber got çand folklor û kulturê me yê resendê xidmejiyê me de û nahêle gem karibin erebêsk û çanda derdorê xwe teesîr bibin. Li herêma Dêrikê gelek dengbêjên temen biçûk wekî Sorxwîn hene. Ev yek jî bûye bingeh ji bo xwedkirina çand û hunera Kurdî. Jîro Mîtanî dengê Amerîka Dêrik. کۆمیدیا و بوونەوەرە ترسناکەکان و هەندێک لە فیلم و وێنەکان دیوارە گەورەکانی شاری لیۆن لە فەڕەنسا دەڕازێننەوە لە ڕێی زیرەکی دەستکردەوە. فیلمەکانی برایانی لۆمێر بە شێوەیەکی دیکە پەخش دەکرێنەوە. زیاتر لە 2.2 ملیۆن یۆرۆ لەلایەن شارەوانیەوە تەرخان کراوە بۆ ئەم پرۆژەیە بێجگە لە کۆمەکی خاوەنکارەکانیش. بوونەوەرە کۆمیدیەکان بەڵام ترسناکەکان لە خەیاڵی فیلپ کاترین یان تارمایەکان کە لەلایەن دانیشتوانی گەڕێکێکی چینی کرێکارەوە دەخرێنە جوڵە و فیستیڤاڵی ڕووناکیەکان هەل لە ڕۆژی پێنجشەمەوە لە لیۆن بە ئامادەبوونی هونەرمەندەکان دەستی پێ کرد.
نۆزدەیان لەلایەن ئەو هونەرمەندانەوە دروستکراون کە پێشتر بەشداریان لەم چالاکیەدا نەکردبوو. لە نێوانیاندا گۆرانی بێژ و ئەکتەر و دەرهێنەر فلیپ کاترین، خێزانی ڕۆز، بۆنەوەرە پەیکەرسازیەکان لە چالاکی پێکەوەیی قوڕی دەستکرد کە لەگەڵ منداڵەکانیدا لە کاتی زیندانیکردن دروستیکردن پێشکەش دەکات. ئەوان بە پەیامێکەوە دێن. ئەوە ڕاوتێکە کە من دەستم پێکردووە. میگۆنیزم واتە هێزی ڕاکێشان لە ڕاستیدا هونەریە، بەڵام شتێکە ڕۆژانە دەیبینین. باواتایەکی تر زۆر جار دواتر سەیری ئەوە ناکەین کە چی بچووکە بۆ ئێمە یان پیسە یان ناهاوتایە و لەگەڵەوەشدا زۆر نازدارن. ئەو پیاوانە قەڵەوانەی کە لە ڕووکەشدا بەشێکی نێر و بەشێکی مێینن، واتە لە ڕێگە زینا دیارن کە لە ڕووناکی پەمەیی نامێنن و دەردەکەون. پێکەوەنانی مهرەبان بەڵام زۆر ترس ناکەن. دەتوانرێت بوونەوەرەکان لە پارکەکەی تێت دی ئۆردا ببینرێت کە شوێنێکی کلاسیکە بۆ ڕووناکردنەوە لەگەڵ بریس کۆیل و ڤیۆکسلیۆن. بەڵام ئەمساڵ بۆ یەکەمی جار فستیڤالەکە دەگاتە دوو ناوچەی دیکەی بەناوبانگی لادۆشێر و ئەمریکا. ئێمە لێرەین بە بۆنەی ئەم فستیڤالەوە وەک دەزانن بۆ ئەوەی پێکەوە بەشداری بکەین. فستیڤالێکی هاودەنجیە، فستیڤالێکی سەرسوڕهێنەرە لەگەڵ 32 هونەرمەند لەم ساڵدا کە 19یان تازەن نمایشی کارەکانیان بۆ دەکەن. لە لادۆشێر بەشێکی دانەبراون لە کارە هونەریەکە هیما بۆ ماوەی دی بیاسیۆ بەرهەمهێنەری ستۆدیۆی لیز ڤانتۆم دەکات کە نزیکەی 400 درەوشانەوەی ڕووناکی کەمۆرکی دایشتوانی شارەکەیە بە ئەگرتنی جوڵەکانیان و هێشتنەوەی شوێنە بەناوبانگەکانی شارەکە و نمایشکردنی وێنەی تارمایی ئەوان بەردەوام دەبێت. مەلاک و کێلاد و یاریزانی گەنجی پیپێی لادۆشیرن یاری دەکەن و پاس دەدەن بە یەکتری و شود لێ دەدەن لە بەردەم ئامێرەکانی ڕاوەستان و وێنەکانیان لەسەر ڕوبەڕووی بیناکان نمایش دەکرێن و جێی شانازیە. لە ڕاستیدا گەوهری تێگەیشتنەکانی ئێمە ئەوەیە بۆ پێشکەشکردنی دەرفەتێک بۆ خەڵکی ناوچەکە بۆ ئەوەی ببنە بەشێکی دانەبراو لە کارەکە. ئەم پەیامە بەڕاستی گرنگە بۆ ئێمە. ئەمە تەنها پەیوەندی بەوە نییە کە دەگەنێ ئێرە تەنها بۆ بینینی نمایشێک، بەڵکو بینینی نمایشێکە کە ئەوان دەیانەوێت. بەڕاستی وزەی خۆت بەخشیوە و بەشداریت کردووە بۆ ئەوەی فڵچەی ڕەنگەکان بدەیت بە خەڵکی ناوچەکە. بڵقەزە بەلاحەکانی کەفی سابوون، کانی ئاوەگەرمەکان، فلیمەکانی برایانی لۆمێر کە بە زیرەکی دەستکرد لێک دراونەتەوە. بەرنامەی ئەم فستیڤالە تەواو دەکەن کە بە زیاتر لە 2.2 ملیۆن یۆرۆ لەلایەن شارەکەوە و بە 1.2 ملیۆن یۆرۆ لەلایەن خاوەنکارەکانیانەوە دابین کراوە. فستیڤاڵی ڕووناکی سەرچاوەکەی لە نەریتێکی کاسۆلیکیەوە وەرگیراوە. ئامانجی ئەوەیە هەموو 8 مانی 12 یەک بەدانانی مۆمێک لە پەنجەرەیەکدا سوپاسی مریەمی پاکیزە بکرێت کە پارێزەری شارەکەیە. هەماهەنگ لەگەڵ ئەو ئاهەنگانەی کە شارەکە ڕێکی دەخات. سەرۆکایەتی کڵێساکە بەردەوامە لە ڕێخستنی کاروانێک بۆ کاتدرایی فۆرڤێر لەم سەروەختەدا. بە شێوەیەکی گشتی ڕۆژانە 550 ئەفسەری پۆلیسی نیشتیمانی، سەربازانی ئۆپەراسیۆنی پاسەوانی، 220 ئەفسەری پۆلیسی شارەوانی، 400 بریکاری ئاسایشی تایبەت کۆ دەکرێتەوە بۆ دڵنیابوون لە سەلامەتی بەشداربووانی فستیڤالەکە. نووسەر و ڕۆمانوس و بیرمەندی فەڕەنسی ئەلبەرت کامۆ دەڵێت هەرگیز دڵخۆش نابیت ئەگەر بەردەوام بگەڕێیت بە دوای ئەوەی بەختەوەری چیە و چۆنە. هەرگیز ناتوانیت بژیت ئەگەر هەر بە دوای مانای ژیاندا بگەڕێیت. تا زایڵێکی دیکە و جوانی و خەمێکی دیکەی جیهان ماڵەوە.